سەر لە بەیانێکی زووە تیمی گۆیژە بپارێزە لە بەردەم پارکی ئازادی کۆبوونەتەوە و بەنیازن بۆ ئەنجامدانی ئەو چالاکیە بەرەو گۆیژە بەڕێ بکەون کە چەند ڕۆژێکە ئامادەکاری بۆ دەکەن. ئەندامانی تیمەکە دەڵێن ئامانجیانەوەیە بە میوزیک و شیعری شاعیرانی سلێمانی کە بە قەد و باڵای گۆیژەیە هەڵیان داوە دژی تێکدانی سروشتی شاخەکە گردبوونەوەیەکی ناڕەزایی ئەنجام بدەن. مانوێ بچینە چیای گۆیژە لەوێ کۆمەڵێک چالاکی بکەین بە تایبەتی چالاکی هونەری و مۆزیک و جۆرانەیە بۆ زیاتر یعنی گەیاندنی پەیامەکەمان کە ناڕزای دەربڕینە بەرامبەر بۆ تاوانی کە لە چیای گۆیژە ئەکرێ بۆ ئەوەیە کە بەڕاستی کە بڵێن دەنگێکی ناڕازی هەیە و ئەو ستەمە بە ئاسانی قبوڵ ناکرێ. تیمی زووم بۆ ڕووماڵ بەرەو گۆیژە بەڕێکەوت. ئەوان ئێستا گەیشتوونەتە گۆیژە دەیانەوێت دەست بە چالاکیەکانیان بکەن، بەڵام هێزە ئەمنیەکان بە پاساوی نەبوونی مۆڵەت ڕێگریان کرد. موبایل لە ئەندامانی چالاکیەکە وەرگیرا و ڕوبەڕووی تونند و تیژی جەستەیی بوونەوە. وێنە و ڤیدیۆ تۆمارکراوەکانیشیان سڕیەوە. تەنها ڕێگری لە چالاکان و بەشداربووانی گردبوونەوەکە نەکرا. ئەو ڕۆژنامەنووسانەی ئامانجیان گواستنەوەی ڕووداوەکان بوو، ڕێگریان لە ئەوانیش کرد و کامێرا و کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانیان لێ سەندرا. لە دوای ڕێگریەکە بەشداربووانی گردبوونەوەکە بە ناچاری بەرەو پارکی ئازادی گەڕانەوە و لەوێ لێدوانیان بۆ ڕۆژنامەنووساندا. ڕاستی ڕوونا ئەوان پارێزەری کۆمپانیاکانن، پارێزەری بەرژەوەندی کۆمەڵە کەسی ناو حزبەکانن، بەڵام پارێزگارێکە بە شێوازێکی ینی زۆر نامەدەنیانە بوو، پەلاماری هەموو شتێکیانە، پەلاماری کۆمەڵە کەسیان نابوو بە شەڕی دەستە و یەخا. لە کاتێک ئێمە بە شێوازێکی زۆر جوان ئامانجی خۆمان پێوتون، ئێمان دامان نابوو لێ شعری زێوەر بخوێنینەوە هەرچەنە سەرباری هەموو ڕێگریەکان مۆبایلیان لێ سندین، ڕێگریان لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن کرد، بەڵام ئێمە بەیاننامەی خۆمان خوێندەوە و شارەکەی زێوەریشمان خوێندەوە. وەڵا ئەوان وتیان ئێمە فەرمانمان پێکراوە ئێرە چۆڵکەن، وازەحە یعنی کە بەردەوامبوونە لەسەر پرۆژەکە و بەداخەوە لە شاری سلێمانیە کە بانگەشەی ئازادی دیموکراسیە کرێ ڕێگری بکەی لەوەی کە گروپێکی 50 کەسی بۆ 100 کەسی کە نەتوانێت بەیاننامەیەکی مەدەنیانە بخێنەوە کە کۆمەڵێ چالاکی و هونەری و سرود و مۆسیقا ئامادەکرابوو هیچی تێ بەردەوامە بین لە پێناو پاراستنی شکۆی چیای گۆیژە و لە دژی ئەو ستەمکاریانی کە بەڕاستی کە بەدرێژایی 30 ساڵە ئەم شارە لایەن و بنەماڵەوە بەم جۆرە سزا ئەیرێ و پەلامار ئەدرێ و تاوانی گەورەی بەرامبەر ئەکرێ. ئەوەی کە بەرامبەر بە چیای گۆیژە ئەکرێ بە هەموو پێوەرێک جینۆسایدە. ڕێگری هێزە ئەمنیەکان ناڕەزایی لێکەوتەوە. سەنتەری میترۆ وێ ڕایدانەکردنی ڕێگریەکە لە ڕاگەیەندراوێکدا دەڵێت ئەم کارەی هێزە ئەمنیەکان پێچەوانەی یاساکانی ڕێخستنی خۆپیشاندان و ڕۆژنامەگەریە. ئێمە وەک سنتەری میترۆ سەرکۆنەی ڕەفتاری هێزە ئەمنیەکانەکەین بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و چالاکوانان، مامەڵێکی ناتەندروستیان لەگەڵ ڕۆژنامەنووسان و چالاکوانان کردووە. بەداخەوە هەر بەپێی یاسا ئەرکی هێزە ئەمنیەکانە کە چالاکوانان و ڕۆژنامەنووسان بپارێزن لە کاتی خۆپیشاندانەکان و لە کاتی ناڕزەکان بەپێی یاسای خۆپیشاندان لە هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوانە دیارە کاتێک کە ویستێک نەبێت بۆ ئەنجامدانی خۆپیشاندان لایەن چالاکوانانەوە ڕێگریان لێ دەکرێت و یاساکان وە خۆی جێبەجێ ناکرێت. نزیکەی مانگێکە دژی دروستکردنی پرۆژەیەکی نیشتەجێبوون لە چیای گۆیژە ناڕەزایەتی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت و گروپ و دەستەی داخۆکی کار پێک هێنراوە کە داوای ڕاگرتنی پرۆژەکە و پاراستنی سروشتی گۆیژە دەکەن، بەڵام سەرباری ناڕەزاییەکان تا ئێستا کارکردن لە پرۆژەکە بەردەوامە. هۆگر هەڵگورد، زوومی سلێمانی.